مسرور بارزانی بەردەوامە لە شۆڕشەکەی بۆ دروستکردنی هەرێمێکی پێشکەوتوو بەهێز لە ڕووی دیبلۆماسی و کاریگەر لەسەر ئاستی جیهان. ئەم سەرۆکوەزیرانە جیاواز لە تەواوی سەرۆکوەزیرانەکانی پێشخۆی هەموو هەوڵ و توانایەکی خستووەتە گەڕ بۆ ئەوەی ژێرخانێکی بەهێز لە ڕووی ڕێگە و بان و گواستنەوە کارەبا بانکی ئەو کشتتوڵ دروست بکات و بێوەچان شار وڵاتەکان دەگەڕێت تاوکو باشترین ئەزمونونەکان وەرگێت و لە هەرێمی کوردستان جێبەجێ بکات. لە مێژووی 8 کابینەی پێشودا هیچ یەک لەو کابینانە هێندەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەرکردایەتی مەسرور بارزانی کاری بۆ ژێرخانێکی بەهێز و داهاتوویەکی ئاسوودا بۆ نەوەکانی دوا ڕۆژ نەکردووە. ئەمە سەرڕای ئەوەی کابینەکەی تووشی چەندین دژایەتی و قەیرانی گەورە لە نمونەی کۆڕۆنا وەستانی هەناردەی نەوت و نەناردنی بودجەی هەرێم لە بەغداوە بووەتەوە. ئێستا مەسرور بارزانی لە واشنگتنی پایتەختی ئەمریکایە دوو گرێبەستی گەورەی بە بەهای 110 ملیار دۆلار لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی کردووە تاوکو کار لەسەر دوو کێڵگەی دەوڵەمەندی هەرێم بەنەوت و گاز بکەن. بەکارکردن لەسەر ئەم دوو کێڵگەیە هەرێمی کوردستان دەبێتە خاوەن کارەبایەکی 24 کاتژمێری و داهاتێکی باش کۆ دەکرێتەوە تاوکو دواتر لە ژێرخانی هەرێمی کوردستان قەرز بکرێتەوە و کوردستانێکی ئاوەدان بنیاد بنرێت. هەموو هەوڵ و ماندبوونێکی ئەم سەرۆکوەزیرانە بۆ ئەوەیە کوردستانێکی ئارام پێشکەوتوو سەقامگیر و بێکێشە و گرفت بۆ نەوەکانی دوا ڕۆژ دروست بکات تاوەکو بە ئاسوودەیی تێیدا بژین.